سڵاوتان لێبێ بە هیوام تەندروست باش و دڵخۆش بن ئەزیزانی من خی گەورە ڕۆژ و تاعاتی هەمولایەک قبول بکات ئینشاءالله هیوادارم هەمووتان دڵخۆش بن. خۆشحاڵم کە دووبارە توانم ببمەوە میوانی ماڵەکانتان و دیسانەوە خزمەتەجی ئەگەر زۆر گچکەژوی پێتان بگەینم. ئەوڕۆ لە پرۆگرامەکەمدا ماکەڕۆنی بە شەمێل دروست دەکەم لە بۆ خواردنەکەم پێویستم بە ماکەڕۆنی هەیە و هەروە پەنیری مۆزارێلام پێویستە لەگەر پیاز تەماتە بیبەر هەروەها پەتاتەشم پێویستە خێ بیبەری سۆر و کەمەک لە بەهاراتی تێکەڵە یاخود بەهاراتی مشەکەلم پێویستە و بە شەمێلیش دروست دەکەم لە بۆ بە شەمێلەکەشم پێویستم بە هەمان بەهاراتەکان هەیە لەگەر ئارد و هەروە نیشاستە و شیریشم پێویستە بێگومان لەگەر کەمەک لە زەیت و ئەو زەیتیش کە بەکاری دێنم ئەمن زەیتی جیهانە لە بەرەوەی هەموو بەرهەمەکانی من بەرهەمە تایبەتەکانی جیهانە. جگەلەوە شیرینێک دروست دەکەم کە مینی کرواسۆنی پێگوترێن مینی کرواسۆنی سادە دروست دەکەم لەوەی دوایی بتوانین بە شیرینیەکەوە یاخود مەسەلەن بە نۆتێلا یان بە مڕەبا یان بە شیلە شیرینتری بکەین و بتوانین بیخۆین. ئاوی ماکەڕۆنیەکەم لەسەر ئاگردانەیە پێشتر دەمەویست بکورێتن لەوەی ماکەڕۆنیەکەی تێ بکەم. ئێستا ماکەڕۆنیەکەی تێکەمە ناو ئاوە کورایەکەم پاشان دەستەکەم بە وردکردنی پیاز و پەتاتە و تەماتە و بیبەرەکە سەرەتا پیازەکەی سۆرەکەمەوە دوای پەتاتەکان وردەکەم تێکەمە سەری لە پاشانیش بیبەر و تەماتەکەی لە بۆ زیادەکەم. بەڵام ئێستا ماکەڕۆنیەکەی تێکەمە ناو ئاوی کورایەکەم و لەوەی تاوەکو ئەمن شتەکان وردەکەم بکورێت. ئەوجا دەستەکەم بە وردکردنی پیازەکەم پاشانیش پەتاتەکان. هەمیشە هەوڵەدەم خواردنی سادە و ئاسانتان لە دروستکەم لەوەی بتوانن بە ئاسانی لە مارێ دووبارەی بکەنەوە و هەموو کەسێکیش هەموو تەمەنێک بتوانی بیخوات. پیازی زۆر تێناکەین یەک پیاز بەسە نامەوێت زۆر پیازەکە زاڵ بیتن لەناو خواردنەکەی. ئەوە پیازەکە بیبەرەکە شور دەکەم ئاینەن شت ئەوانەی کە عەشقی پاستا و ماکەڕۆنین ئەوە زۆر تایبەتە تاقی بکەنەوە چونکە بەڕاستی دڵنیام لەوەی کە بەردەوام دووبارەیەکەنەوە. پەتاتەکەشم سپیەکەم و بە هەمان شێوەی پیاز و بیبەرەکەی وردیەکەم. پەتاتەکەش وردەکەم لەوەی لۆ خۆم ئاسانکاری و یەکسەر دوایی لەسەر تەباخەکەی هەموو ئەوانە لە ناو زەیتەکەی سۆر بکەمەوە. زەیتێکی کەم بەکاردینم لە بیرم نەچی دۆشاوی تەماتەشی تێکەم لە بەرەوەی کە تەماتی تێکەم خەریک بوو لە بیرم چوو برێم دۆشاوی تەماتی تێکەم. یەک لە بۆ دوومراک دۆشاوی تەماتەشی لۆ زیادەکەین تام و بۆنەکەی خۆشترەکە و بە تامترەبی. دایمەن موشکیلەم لەگەر ئەو تەختەیە هەیە هەر کاتە چشتی لەسەر ورد بکەم تەختەکە لێمە ڕواتم زۆر موشکیلەیە. پەتاتەکانیش بەو شێوەیە وردەکەم و پاشان تەماتەکەی لۆ حازرەکەم و ئەوجا لەسەر تەباخەکەی سۆریەکەم و بێگومان تەباخەکەمە ڕێدی ئیتاڵیە. زۆر سپاس لە بۆ پیشانگای سمارت کە هەمیشە بە ئامێرە کارەبایەکان و بۆ تەباغە نازدارەی پاڵ پشتمەکە و پشتگیری مەکاتن و لەسەر تەباخەکەی ئەتان بینەوە.
خۆشەویستانی من پاشەوەی کە خواردنەکەم حازر کرد دوایە دیتتان کە هەموو پێکهاتەکانم کردە سەر یەکدری و لە ئەخیردا ماکەڕۆنیەکە و پاشان بەشەمێلەکەشم دروست کرد و بەشەمێلەکەشم کردە سەر ماکەڕۆنیەکە و پێکهاتەکانی لە ئەخیردا پەنیری مۆزارەلایەکەم بەسەری داکرد و ئێستا لە ناوفڕنی دامنایە تەنها بەشی سەرەوەم پێ کردیە دەرجەی حرارەم زۆر نزم کرد چونکە دەمێ بەس پەنیرەکە کەمەک ببرژێ لە بەشی سەرەوە ئێستا دەستەکەم بە دروستکردنی شیرینیەکەم بۆچی باسم کرد کرواسۆنی سادە مینی دروست دەکەم باشە ئەوە هەویری حازری باف باسری یاخود هەویری کاهیە بەو شێوەیە ئەیبڕین بە شێوەی سێگۆشە ئەیبڕین بەو شێوەی تەنها لولیەکەین هیچ شتێکی تێناکەن چکە لە ئەخیردا دەمەوێت لە بۆ ڕازاندنەوەکەی نۆتێلا یاخود شیلە ئەو شتێککە ئارەزوت لێ بێتوانی بەکاری بینی بەو شێوەیە کرواسۆنی زۆر ورد و بچکۆکە دروست دەکەین ئەوجا پاشان هەموو ئەوانەی کە دروستمان کردێ لەسەر سنی فڕنی دانین و لە ناو فڕنی دانین سەروبنی پێکەوە پێکەین بە دەرەجە حرارەی تقریبی 160 پلا لە ماوەی 10 دقیقە بەردەوامە بم لە بڕینی هەموو هەویرەکە بەو شێوەی زۆر ئاسانە زۆریش بەتامە ئەوجا ئەتوانن میوەی لەگەردا بنێن ئەتوانن شیرینی دیکە مرەبا نۆتێلا شیلە هەر شتێککە بە خۆتان حەستان لێبی بەسەری دابکەن یاخود ئەوها بە سادەیی لەگەر چایەکی شیرن بیخۆنەوە بەردەوامە بم لە دروستکردنی مینی کرواسۆنەکەم هەتاوەکو کرواسۆنەکەم حازرە بی و لە پاشانج ئەیخەمە ناو فڕنی ناوبڕێکی کورت وەرەگرم و ئەگەڕێمەوە سڵاتان لێبێ و ڕەمەزانتان پیرۆز خۆشەویستانی من بە هیوان مانجی ڕەمەزان بێت مانجی خێر و خۆشی و بەرەکەت لە بۆ هەموو لایەکتان ئینشاءڵڵا خۆشەویستانی من خواردنەکەی من ئەوڕۆ کۆتایی پێت من زۆر حەزم لێیە تامی ترشی زیاد بیتن زاڵ بیتن یا لەنجەکەم بەو شێوێ دەرچوو کەمەچی دیکە هەناری لە بۆ زیاد دەکەین پرۆگرامی ئەوڕۆم کۆمەڵێک خواردن و سوپ هەروەها شیرینی دروست دەکەین بە درێژایی مانگی ڕەمەزان هەوڵەدەم فێرکاری خواردن و سوپ و زەڵاتە و شیرینی دابنێم شێوازی دروستکردنەکەی زۆر ئاسانە لەگەر ئەوەشتا زۆر بەتام هیچ فەرق ناکە کامی پێشکامی بەڵام ئەوەی گرنگە ئەوەیە یەکەم جار پێویستە سینگی مشکەکە پاشان پیازەکە و لە پاشان کەرەستەکانی دیکە خوانی نیگار ڕۆژانە کاتژمێر بێت خۆشەویستانی من خواردنە سەرەکیەکەم بەو شێوەیە حازر بۆچی باسم کرد ماکەڕۆنی بە بەشەمێل بوو هەروەها پەتاتۆ تەماتە پیازیشم لە زیاد کردبوو لەگەر دۆشاوی تەماتی دیانم تێکرد بوو لە کۆتاییشدا بەشەمێلم لێی دروست کرد و پاشانیش پەنیری مۆزارەلام بەسەردا کرد و تەنها سەرەکەی لە ناو فڕنی برژە شیرینیەکەشم مینی کرواسۆن بوو مینی کرواسۆنەکەم بەو شێوەیە دەرچوو ئەمن لە بۆ خۆم ئێستا بە نۆتێلا و بە گوڵەباخی ڕازاندیتمەوە ئەتو هەر شتێککە ئارەزوی پێتوانی جوانکاری لە بۆ بکە یاخود بتەوێت بە سادەیی بەکاری بینی یاخود پێشکەشی بکەی ئەوە بە ئارەزوی خۆتە سپاس لە بۆ بەرهەمە تایبەتەکانی جیان کە هەمیشە پاڵپشتی منە و زۆر سپاس لە بۆ بازاڕی ناوەندی فەرمانبەران کە هەمیشە بەداشکانەکانی سەرسامانەکاتن زۆر سپاس لە بۆ پیشانگای سمارت بۆ دابینکردنی ئامێرە کارەبایەکان سپاس لە بۆ ترشیاتە تایبەتەکەی من کە ترشیاتی زەیتونێ سپاس کە تا ئێستا بینەری پرۆگرامەکەی من بوون و زۆر سپاس لە بۆ شاشە جوانەکەی دیمەن کە هەمیشە هەمومان خڕکاتەوە لە خۆمانەگرێتە سپاس لە بۆ ئۆستافە جوانەی پشتکامیرەی من هەتا پرۆگرامێکی دیکە و ئێوارێکی دیکە بە خزمەتتان نەگەمەوە خواتان لەگەڵ